باشە لەسەر ئەم پرسە هەڵمەتی سەوزکردن و ڕواندنی دار و درەخت من میوانێکم هەیە ئەویش ڕێبین ئەحمەد بەڕێبەری ئەندازە و باخچەکانی هەولێر کاکڕێبین بەخێر بێن بۆ ئۆستۆدیۆی کوردستان 24 لە بەغا کۆنفرانسێک لەسەر گۆڕانکاریەکانی کەش و هەوا بەڕێوەچێت بێگومان وەک بەیانخان باسی کرد ئەم گۆڕانکاریانە تەنها لەسەر عێراق لە بەخاو ئەو ناوچانەی کە ناوچەکانی با بڵێن پارێزگاکانی باشوور و ناوەڕاستی عێراق کاریگەری نییە هەر گۆڕانکاریە کاریگەری بۆ ئێمەشە بێت و بە پێچەوانەشەوە باشبوونی ژینگەی ئێمە بارودۆخی ڕێژەی سەوزایی و باشبوونی کەش و هەوای لای ئێمە دیسانەوە بۆ ئەوانیش کاریگەریە بێت ئەم هەڵمەتەی ئێوە دەستان پێ کردووە یەکەم تا چەند نزیکمان نەکاتەوە لەو ستانداردەی کە بۆ ڕێژەی سەوزایی لەسەر ئاستی جیهان هەیە و هەڵمەتەکەش چۆن بەڕێوەچێت. زۆر سپاس. ئێمە وەکو بەڕێبەراتی ئەندازەی پارکەکان هەر لە سەرەتای هەموو ساڵێک لە چاردەی سێ هەڵمەتە فراوانی دارچاندن دەست پێ دەکەین بە پاڵپشت بە نەمامگەکانی خۆمان ساڵانە نزیکی 100,000 دار بەرهەم دێنین کە ڕێژەکی زۆر لەو دارانە لە سنووری سەرۆکاتی شارەوانی هەولێر دەچیندرێ و بەشەکیش دەدرێتە شارەوانەکانی دەرەوەی سنووری شارەوانی هەولێر و بەشەکیش دەدرێتە قوتابخانە و مزگەوتەکان و هەروەها دەرکەمان کراوەیە لە بۆ هاوڵاتیان کردبێن حەزیان لەبی دار بچینن. سەرڕای گشت قەیرانەکان لە کابینەی نۆ هەندێکیان کە سروشتی بوون وە گۆڕانکاری کەش و هەوا یاخود قەیرانی وشکە ساڵی بێگومان تەسیراتی زۆرە قەیرانی داراییش هەروەها تەسیراتی زۆر بوو کەەوە تەسیر لەسەر زیادکردنی ڕێژەی سەوزایی هەبوو بەڵام ئێمە سەرڕایەوەی بەرنامەکماندانە کەەوە بەرهەمی ئەو دارانە بینین کەوا لە کەش و هەوای شاری هەولێر بگونجێ لەبەر گۆڕانکاری کەش و هەوا کە تەمەشا دەکەن ئێستاکە شاری هەولێر پلەی گەرمە لە وەرزی هاوین دەگاتە سەروی 50 پلە و هەروەها زستانان خواروی دەرەجەی سەفەر دەبی ئەو دارانە بەرهەم بینین کەوا تەحملی ئەو کەش و هەوایی بکاتن دروست لەو 4 ساڵە لە کابینەی نۆ یاخود دەگاتە 5 ساڵ ئێمە هەڵمەتێکی فراوانمان کردیە بە سەوزکردنی سنووری سەرۆکاتی شارەوانی هەولێر هەروەک دەبین نزیکی 120 شوێنمان ئەمە دار لێچاندیە لە دوورگە ناوەندی و لە زەویەکانی کە بەڕێگە سەوزاییە بۆ نمونە شەقامی هەولێر مەخمور لە 100 مەتری تاوەکو مامزاوە ئێمە نزیکی 6,000 دارمان لەو شەقامی چاندا هەروەها شەقامی بەحرکە گەزنە چەندین شەقامی دیکە یاخود ئەو گەڕەکە نوێیانێکەوە دروستکرایە دوورگە ناوەندیەکانمان پڕکردێ لە دار تاوەکو بە خۆتان دەزان دار فاکتەرێکی سەرەکی بۆ پاکردنەوەی ژینگە بۆ ئەو ژینگە پیسێک کەمە تێداینا ژینگەکە پاکتر بیتە. باش ئەمەی ئەم هەڵمەتی کە لە 150 بەڕێوەچێت چۆن چۆنی بەتەمان بەڵێ خۆی ئێمە 2 ساڵ پێش ئێستاکە لە شەقامی هەولێر بەحرکە لە 100 مەتری هەتاوەکو 120 هەڵمەتەکمان کرد دارەکان ئێستا تەماشا دەکەین گەورە بووینە ئەو هەڵمەتەش لە عینە لە هەمان شەقامە لە بینی 120 لە بۆ 150 کە نزیکی 1700 دار لەم هەڵمەتەیە چاندیتمان و هەڵمەتەکانیش بەردەوام دەبی تاوەکو کۆتایی ساڵ هەر شوێنەکە پێویست بێتن ئێمە داری لێ دەچین. بابەتی ئاودانی ئەم درەختانە طبعاً ئاودان یەکێکە لەو بابەتە گرنگانەی خۆ هەر دەرچاندنەکە گرنگ نییە ئیدامەدان و بەخێوکردن و سوزانم چاودێریکردنی ئەوێت چۆن ئەم بابەتتان چارەسەر کردو لە کاتێکە ینی زۆرێک لە بیرەکان وشک بوون کێشەی کەم ئاوی هەیە لە هەنێ شوێنە ئەمانە چۆن چارەسەر کراوە. خۆی پێش ئەو پرۆژە گەورەی کەوا جەنابی سەرۆکی حکوومەت پێش ماوەک ڕایگەیاند کە پرۆژەی دابینکردنی ئەو بۆ شاری هەولێر پرۆژەی فریاگوزاری ئێمە گەشتبین نەبووین بەو دەرەجێکەوە ئەو دابین بکرێت لە بۆ هەولێر بەڵام ئێستاکە گەشتبینین کەوا بتوانین ڕێژەکە زیاتر بکەین بێگومان ئەو پرۆژەیە لە گەری تەوابوونی نزیکی 1200-1400 بیر قەپات دەکرێتن. ئەمەلمان وایە لەگەر ئەو پرۆژێ ئاوەچی دیکە بێتن خابت بێتن لە بۆ سەوزایی شاری هەولێر کەوا ئێمە چکە ئاودانی دارەکان یاخود سەوزایی سنووری سەرۆکاتی شارەوانی هەولێر بە دوو زۆر دەکرێت بەشەکیان بە ئاوی ژێرزەویە بەشەکیشیان ساڵانە حکوومەتی هەرێم نزیکی 3 ملیار لۆ 4 ملیار خرج دەکا بە شێوەی تەنکەرات ئاوی پاشەڕۆی خەڵک کەەوە فیلترێشنەکی بەسیط دەکرێتن بەو ئەوەی ئاودانی لە بۆ دەکرێتن بەڵام لە داهاتووە گەبێت و پرۆژەی وها ئەنجام بدرێتن کەەوە هەمووی ئاوی ژێرزەوی استعمال نەکرێتن بکرێتە پرۆژە ئەو ئاوە خابتە بێتن لە ڕێگای سیستەمی ریگەیشن ئەوە دارەکان ئاو بدریا خو سەوزایەکان ئاو بێتن بێگومان زۆر باشتر دەبێتن. زۆر باشە جاران
سەرچاوی هێنانی ئەم دار و درەختانە لە وڵاتانی وەکو ئیتالیا و ئێران و تورکیا و لە کۆمەڵی وڵاتانی دنیا و دار و درەختانی هێنا ئێستا تا چەند وەکو ئەندازە و پارکەکان توانیوتانە ئەم بابەتانە لە نێوخۆی هەرێمی کوردستانە بەرهەم بێن و پشت بە خۆتان ببەست. بەڵێ کە قەیرانی دارایی دەستی پێکرد بێگومان هاوردەکردنی دار و درەخت لە تورکیا یاخود لە ئیتالیا لەو دەوڵەتانە کە ڕاوەستە ئێمە ڕێگە چارەی دیکەمان دیتەوەکەوە گەشەمان بە نەمامگانی خۆماندا کەوا دوو نەمامگەی کەشمان دروست کرد ئێستا سێ نەمامگەمان هەیە ساڵانە نزیکی 100,000 دار بەرهەم دێنین. ئەو دارانی پێشتر لە دەرەوەی وڵات دەهات بێگومان خەرجێکی زۆر لەسەر حکومەت ڕادەوەستا. ئێستا تەماشا دەکەین پارکەکان سەوزایی تێدا هەیە بەڵام تەکەیفی لەگەر جەوەکەی هەندێکیان نەیدەکرد. ئەو دارانی ئێمە بەرهەم دێنین بێگومان لەگەر کەش و هەوای شاری هەولێر دەگونجێتەوە ڕێژەی نەجاحی زۆر زیاتر لەو دارانەیەکەوە لە دەرەوەی وڵات دەهات و هەروەها هیچ بجەکی تێ ناچیتن تەنها بەدەست و بازوو کرێکارانمانە لەگەڵ هەندە خۆر و چیز ئامادە دەکەین و تاوەکو ئەو بەرهەمە بێتن بینیە سەر شەقامەکان بیچینی. زۆر باش. ستانداردی جیهانی بۆ ڕێژەی سەوزایی لە 100 ئێمە ئاماژەمان پێکرد کە هەولێر ئێستا لە 120 هێشتا نەگەشتوتە ستانداردی جیهانی بۆ ڕێژەی سەوزایی. یەکەم بەرنامەتان چییە بۆی ئەم ڕێژەیە بگەێنە ستانداردی جیهانی؟ دووهەمیان تایەت شار گەورەیە بێت یعنی لە چاو ئێوە چۆن فریای ئەم ناکەون؟ خۆی ئەگە تەمەشای 10 ساڵ 15 ساڵ پێش ئێستا بکەین هەولێر 100 فراوان بووە چەندین گەڕەکی نوێ لێ دروست کرا. ئێمە لە گەڕەکە نوێیەکان ئەو دوورگە ناوەندیەکان یان خود ئەو زەویانی کە بەڕێگە سەوزاییە ئەو بەرهەمانەی کە لە نەمامگەکانمە بەرهەم دێن لەو شوێنانە داری لێ دەچین. ئەو ساڵیش بە خۆشحاڵیەوە لەسەر بودجەی تایبەتی نووسینگەی ڕێزدار سەرۆکی حکوومەتی هەرێم سەرۆک وەزیرانی حکوومەت بودجەی پێویست تەرخان کرا بۆ دروستکردنی 3 پارک کە یەکیان کراوەیە ئێستا حالیان هەوڵاتیان توان سوود لێ وەربگرن کە لە یەکتر بڕی شەقامی سەرەکی هەولێر پیرمام و شەقامی خێرای 150 مەتری بە ڕووبەری 150,000 مەتر مربع بە گوژمەی 3 ملیار و 700 ملیۆن ئێستا لە خزمەت هاوڵاتیان هەم دیمەنەکی جوان دەبەخشیتە هاوڵاتیان و گەشتیاران کە بۆ شەقامەیدا دەڕۆن هەم وەکو کارگەکی ئۆکسسیجین ژینگە پاک دەکاتەوە. هەروەها بودجەکی تایبەت تەرخان کرا بۆ دروستکردنی پارکێک لە ڕشکین کەوا گوژمەی 15 ملیاری لە بۆ تەرخان کرا. قۆناغی یەکەم وا جێبەجێ دەکرێت بە ئامادەبوونی جەنابی وەزیری شارەوانی و گەشت و گوزار و جەنابی پارێزگا و سەرۆک شارەوانی بەردی بناغی دانرا و ئێستا بڕگەکان لە ئەنجامدانە. پارکێکی دیکەش لە یەکتر بڕی شەقامی سەرەکی هەولێر مووسڵ و هەروەها شەقامی خێرای 120 مەتری بە ڕووبەری 204,000 مەتر دووجا و بە گوژمەی 3 ملیار و 400 ملیۆن ئێستاکەوا دەست پێکرا هەمان شێوە بەردی بناغی دانرا لەلایەن جەنابی وەزیری شارەوانی و گەشت و گوزار و جەنابی محافظ و سەرۆک شارەوانی ئامادە بوون و ئێستا بڕگەکان وا لە جێبەجێکردندایە و هەروەها پارکێکی دیکەش لەسەر بودجەی 115 سەرۆکایەتی شارەوانی هەولێر لە گەڕەکی ژیان کەوا پێشتر پارکی لێ نەبوو ئەو گەڕەکەی پێویستی بە پارک و ئێستاکە بە گوژمەی ملیارێک و 50 ملیۆن لەسەر ڕووبەری 18,000 مەتر زۆرجا پارکێک لە گەڕەکی ژیان دروست دەکرێتەوە شوێنی وەرزشی تێدایە بۆ هاوڵاتیان. زۆر باشە بەڕێز ڕێبین ئەحمەد بەڕێوەبەری ئەندازە و باخچەکانی هەولێر زۆر سپاس. زۆر سپاس.